بەڕێزێک مانگێک لەمەوە پێشوازانم تەلەفۆنێکی کرد بۆ ئێمە وتی ئەماوێ خێرێ بکەم لەڕێ ئەم بانقاکانەوە FIB و فاسپەی و ئەو بابەتانەوە ئێتمان لە خزمەتین ناو نیشانمان پێدا و وتی بەس من یەک شتان پێڵێم من خێرەکەم زۆر نییە ئێتوان خێر بە زۆر و کەم نییە مهمەوەی خێرە و بەشداریەکەی وتی بەخوا من خۆم نەخۆشم دایکم نەخۆشە برایەکم نەخۆشە کاسبمان نییە بە 1000 ئەملاولا 20,000 دینارم کۆ کردێتەوە بۆ ئێوەیە نێرم چونکە ڕەنگەلەیەکێک لە من زیاتر پێویستی پێی هەبێ وەیە خەڵکی ئێمە دەساوا و دڵاوایە ڕاستە لەم کاتا بێموچەییە ڕاستە قەیرانی دارایی هەیە بەڵام خەڵک لەو بابەتانە دێ بەدەمەوە ئێمە سوپاسی خێرخوازانەکەین کە دەستگای خێرخوازی بەخشین هەڵەبژێرن و بەو شێواز و لێشاوە ئاوە دێن بە دەم بانگاوازی ئێمەوە لەگەڵ قەیرانەکە داتاکانی ئێمە 6 قات بۆ تۆ ئێمە سوپاسیانەکەین بەڕاستی قسێکی دڵخۆش کرد چکە لێرە و لەوێ لە هەندێک دەستگای میدیایی و هەندێک پیجی ئیعلامیوانەوە ئەبیستین خەڵک قوربانی ناکا و کەم بۆتەوە و دیارە ئەمە ئێوەمادەم بەدا تا قساکەن لە ئێوە دڵخۆشکەرێ ئەگەر بە کۆی پرۆسی قوربانی لێشی بینەوە ئێمە بە ئەوەی لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەکرێ ئەم ساڵ ئەتوانین بڵێن 6 قات بۆتەوە لە چاوپارە